ئارێز محەممەدی کۆمەڵناس و توێژەری کۆمەڵایەتی و هەروەها چالاکوانیش سەرەتا سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمانە و هەروەها دەمەوێت سەرەتا پیرۆزبایی ڕۆژی 8 مارس لە جەنابی شت بکەم. جابات دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئەمڕۆکو دەزانین ڕۆژی 8 مارسە ڕۆژی نێونەتەوەی ژنانەوە هەروەها دروشمی ئەم ساڵی ڕۆژی نێونەتەوەی ژنان ئەڵێ بەخشین لە پێناو بەدەستهێنان. جا دەمەوێت پێناسەیەکی ئەم دروشمەمان بۆ بکەی سەرەتا بۆ ژنی کورد ئەمە چی دەگەیەنێ بەخشین لە پێناو بەدەستهێنان. سڵاو ڕێزی منیش و هەروەها جێگەیەکی کە پیرۆزبایی بکەم لەم ڕۆژە لە تەواوی ئەو ژنانە و گشت ئەو کەسە ئازادی خوادنەی کە لە پێناو یەکسانی دموکراسی بەرابەریە هەوڵیان داوە و هەوڵ دەدەن. هەروە خۆشت ئاماژات پێکرد دروشمی ئیمساڵ خەریکن لەسەرەوە دەڕۆن کە بە ناوی گیفت و گەین واتە بدە بۆی کە بەدەستی بێنیت بۆ معناکە بە پشتگیریکردنی یەکتر بەوەی کە ئاگاییەکی گشتی بڵاوکەینەوە بەوەی کە دەستی یەکتر بگرین بۆ ئەوەی کە بەرحاڵ پێکەوەی یەک ببێت لە نێوان ژنانە چونکە لە چوارچێوەی هەموو ئەمانەدا ئاگایی بە کۆمەڵ و ئاگایی گشتی دروستە بێت. ئەم دروشمە هاتووە چکە بێگومان کاتێککە ئاگایەکی گشتی و بە کۆمەڵ دروستە بێت بناغەی گۆڕانکاری لە ناو کۆمەڵگادا بناغەی پرسێکە لە ناو کۆمەڵگادا کە ئەویش بەرحاڵ پرسی ژن پێویستی بەگشت ئەمانە هەیە. جا ئەوەی کە چه گرنگایەتێکی بۆ ئێمەی ژنانی کورد لە ئیمڕۆدا هەیە من پێم وایە کە ئەتوانە چەند قات گرنگ بێت. یەک لەبەرەوەی کە کاتێک کە لێ ئەکۆڵیتەوە لەسەر پرسی ژنانی کورد تایبەتی تر چکەمە بەرحاڵ زۆربەی پرسەکانمان وەکو یەک نین پرسێکی سەرەکی وەکو ژنبوونمان وەکو ڕەگەزی ژن بەرحاڵ ئەمان بەستەوە لەگەڵ زۆربەی ژنانی دیکە لە ناو دنیادا بەڵام پرسایەکی تایبەتی سیاسی کۆمەڵایەتی هەن کە بەرحاڵ ئەوەیان چوارچێوەی جیاواز و ئێمەی ژنانی کوردیش لەمە بەدەر نین بەرحاڵ هاینە چوارچێوەی نەتەوەیەکی داگیرکراوە بەرحاڵ سیستمێکی کۆلۆنیالیزمە لەژێر بارێکی ئابووری چەقبەستووە بەرحاڵ لەژێی سایی حکوومەتێکی دیکتاتۆر و ئاینیدا هەموو ئەمانە پرسی ژنی کوردەتانە بڕێک جیاوازتر بکە. جا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئاگاییدانێکی گشتیمان هەبێت لەم پرسەدا بۆ ئەوەی کە بتوانین وەکو سپەرێک بەرامبەر بە گشت ئەم ستەمانە ڕابوەستین زۆر گرنگە ئێمە پشتی یەکتر بەرحاڵ بگرین و دەنگی ژنی کورد هاوکات هەم لە چوارچێوەی خۆی و هاوکاتیش پەرەیەک بدا بە فێمینیزم من پێم وایە چکە هەموو کات لەواڵێ مەڵێم بەرحاڵ پرسی ژنی کورد پرسێکە کە ئەتوانێت هەنگاوێک فێمینیزم پێشخە ئەویش بەهۆی ئەو بەرحاڵ بەهۆی ئەو چوارچێوە سیاسی و کۆمەڵایەتیانەی کە تێدایە. بڵێ دەمەوێت ئێستا ئێمە دەزانین بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چیایە و هەروەها هێرشەکان بۆ سەر ئێران چاوەڕوانی گۆڕانکاریەکی گەورە لەو ناوچەیە ئەکرێ و بە تایبەتی بۆ ژن لە کوردستانی ڕۆژهەڵات ئەمە چمانایەکی بێت بۆ ئەوان ینی هەرچەند مافەکان بەدەست بهێنن چۆن دەتوانن بیپارێزن. من پێم وایە کاتێک باس لە پرسی ژن ئەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی بەرحاڵ بناغەی دموکراسیە یعنی من پێم وایە کە بناغەیەکێک لە گرنگترین بناغەکانی هاتنە ئارای دموکراسی ئەتەنێت پرسی ژن بێت چونکە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کوردستانی ئێران و کوردستانیش کە لێبێبەری نیە بەرحاڵ لە چوارچێوەی دەسەڵاتێکی ئیسلامی سیاسیدا خەریکە ئەژی لە کۆمەڵگایەکی باوکسالارە ئەژی کە بە ساڵهای ساڵە هێز و توانای داوە بە پیاو لە ڕێگەی ئەم هێز و توانادانە بە پیاوەوە پێگەشی پێداوە جایسە پێگەی دەسەڵاتداری بێ پێگەی کۆمەڵایەتی بێ پێگەی سیاسی بێ پێگەی بنەماڵەیی بێ و هەموو ئەمانە توانیوتی کە کاریگەری لەسەر پرسی ژنان بەرحاڵ دروست بکات و لە سایە ئەمەدا ژن بچەوسێنرێتەوە بێدەنگ بکرێت پێگەی زەعیف ببێت کەس ببێت لە ناو کۆمەڵگادا و وردە ببێت بە جۆرێک کە ئیتر ژن کەمتر خەریکە دەبینرێت. ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەرحاڵ ئەوە چەند ساڵی پێشووتر کە لە بەرامبەر بە شۆڕشێکا بووین شۆڕشی ژن ژیان ئازادی و ئەمڕۆکەش بەرامبەر بە جەنگێکی گەورەین هاوکاتکە
من پێم وایە یەکێک لە پرسە سەرەکیەکان ئەتوانێت گۆڕانکاری بناغەیی بێنێت هەر ئەم گۆڕانکە ئەم شۆڕشەیە کە بە دروشمی ژن ژیان ئازادیەوە هەیە بەرحەڵ چونکە پرسی ژن لە کوردستانە تەنها پرسێکی کۆمەڵایەتی نیە پرسێکی سیاسی شەهاوکات و کاتێک ئەمە باس لە داڕشتنەوەی داهاتوو ئەەکەین کاتێک باس لە گۆڕانکاری لە کۆمەلگادا دەکەین کاتێک کە باس لە هێنانە ئارەی پرسی دموکراسی و دموکراتیک بوونی کۆمەلگاوە ئەەکەین بێگومان ئەمە بێبەری نییە لە پرسی ژن و تایبەتیتر پرسی ژنی کورد کە ساڵهای ساڵە لە بەرحاڵ لە چوارچێوەی پێشمەرگایەتی لە چوارچێوەی خەباتی مەدەنی لە چوارچێوەی سیاست لە هەموو مێدانێکە بەرحاڵ ئەو بەشداری ژنان بینیومانە لە خەباتی مەدەنی لە خەباتی سیاسی بە شێوەیەکی بەرچاو بووە لە ناو کووردا بەڵام ئایا ئەم بەشداریە با بڵین لە ناو سیاستدا لە ناو دام و دەستگاکاندا ئەو ڕنگدانەوەی هەبووە ینی بە ئەندازەی ئەو بووە بە ئەندازەی خەباتەکانی ژنان بووە هەتا ئێستا لە ڕاستی ئەمە ڕەخنەیە کە هاوکات یەک ئێمە بەرامبەر بە کۆمەلگایەکن کە هێشتاکە دەسەڵاتێکی سیاسی نییە کورتێدا دەسەڵاتێکی سیاسی نییە ئەگەر چاو لە ئێران بکەینەوەتە مەسەلێکی جیاوازە بەرحاڵ حکوومەتی ئێران حکوومەتێکی دینی و ئیسلامیەکە ئەو بەرحاڵ بناغەی یاسای خۆی لەسەر چەسانەوەی ژنە بەڵام ئەگەر تایبەتیتە بڕینە سەر چوارچێوەی کوردستان دوو حاڵەتەیە یەک لەبەرەوەی کە و هێشتا حکوومەتێک نییە بەڕێوەبەریەک خۆ بەڕێوەبەریەک دەسەڵاتێکی سیاسی لەوێ نییە تاکو بتوانین ئەمە ئێستاکە بەدیکەین دوو حاڵەتی تری ئەوە سەکە بوونی ئەحزابە بوونی ناوەندە سیاسیەکانە کە لەوێ وێمە توانین لێب کۆڵینەوە کە ئایا پێگەی ژن لەوێدا چییە لە ڕاستی ئەمە ڕەخنەیەکیشە بەرامبەر بە حزبەکان چکە ساڵهای ساڵە بەرحاڵ خەبات ئەکا ژن تێدا خەباتەکە خۆی تێدا بینیوەتەوە لە سەفی پێشەوەی هەر جۆرە چالاکیەکە بووە بەرحاڵ پرسی نەک تەنها پرسی خۆی بۆ مافی تاکە کەسی خۆی بەڵکو و خەباتیشی کردووە هاوکات بۆ ڕزگاربوونی وڵاتەکەی ڕزگاربوونی نێتەوەکەی بەڵام لە چاو ئەمە هێشتاکە ئەو پێگە و هێشتاکە ئەو جێگە و پێگەیە نییە بەڵام هەوڵ ئەدرێت یعنی کار لەسەر ئەماکرێ بۆ داهاتوو کە هێشتاکە نازانین ئێمە لە بەدەم گۆڕانکاریکی گەورەداین لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە نازانی چی بەسەرادێ بەڵام لە ئەگەری هەر گۆڕانکاریەکدا من پێم وایە ئەو کۆمەلگایە ئەوەندە بە ئاگایی گەیشتووە و دەبێت ئەوەندە بەو ئاگایش بگات لە ژێر ناوی ئەم دروشمەی مساڵەوە کە هەست خەریکە کاری لێکەینە خۆشم هەروە کورتە ڤیددیوەیەکم لە سەردانە ئەوەسە کە ئێمە نەهێڵین کۆمەلگەی کوردستان جارێکی تروکو کۆمەلگەکانی تروکو بەرحاڵکو هەر کۆمەلگەیەکی ترکە ژن تێدا ئەچەوسێنرێتەوە ژن پێگەی خۆی لەدەستدا بێ جەنگی ژن بێ هزری ژن بێبوونی ژن ئێمە ناتوانین بڵێن کۆمەلگایەکی دموکراتیک و دموکراسیمان هەیە ئارێز محەممەدی زۆر سپاس دەکەم سپاس بۆم کاتت سپاس و ڕێز